من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خوشکبرانی ئازیز. خۆشحاڵم لە دەیمین ساڵی دامەزراندنی بەرنامەی بەخشین کە ئێستا دەستگای خێرخوازی بەخشینە بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبمەوە. بابزانین 10 ساڵ بەر لە ئێستا کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندا لە کەناڵی ئاسمانی پەیام توروسکەی هیوا و ئاوەدانیتان دەست پێ کرد. لە ماوەی 10 ساڵدا بابزانین خەرمانبەرەکەی ئێوەی ئازیز و خۆشەویست توانیوێتی چ خەزمەتێک بە کۆمەڵگای کوردی بکات و چەندین هەزار ماڵی هەژار و نەدار و منداڵی بە باوکتان ئاودان کردوتەوە. چەند ساتێک بینەری خەرمانبەرەکەی خۆتان بن بابزانین هاوکاری و کۆمەچەکانی ئێوە چی نەخشاندووە لەسەر ماڵی هەژار و نەداران لە هەرێمی کوردستان. بەرنامەی بەخشین وەک ئەرکێکی ئاینی و نیشتیمانی بە پێویستی زانی باری نالەباری ژیانی نەخۆشان و هەژاران و منداڵانی بێباوکی هەرێمی کوردستان لە ڕێگەی خێرخوازانەوە کار بۆ کەمکردنەوەی ئازارەکانیان بکات. بۆیە لە 15/6 2009 بەرنامەی بەخشین یەکەم ماڵخەی لەژێر ڕۆشنایی ئاەتی من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بدرشمی ببخشن تا بەخشین بەردەوام بێت لە کەناڵی ئاسمانی پەیام پێشکەشکراو تا سەی هەژاران و نەخۆشان و منداڵانی بێباوکی شکان کە ساڵانێک بوو لانەیەکی ئارامیان دەست نەدەکەوت و دەرمانێک نەبوو ساوڕێژی برینەکانیان بکات. بۆیە بەخشین بووە فریادڕەسی هەژار و نەدار و نەخۆش و پەککەوتەکان. لە ئێستادا بەخشین وەک دەستگایەکی خێرخوازی کۆمەڵاتی گشتی بەردەوامە لە خزمەتکردنی هەژاراندا. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. بینەرانی عزیز و خۆشەویست، سڵاو و سۆز و ڕەحمەت و بەرەکەتی خوای پەروەردگار بڕژە بەسەر هەموو لایەکمانە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ وەئەما بنیعمەتی ڕەبیکە فەحەدیث. نیعمەت و ناز و بەهرەکانی خوای پەروەردگار ئەوانەی کە ڕژێ بەسەرتانە لە بەرچاوتان بێەوە باسی بکەن. ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین 10 ساڵمان لە تەمەنی بەرنامەکەمان گوزەران کە لە بەرواری 15/6/2009
یەکەم بەرنامەی بەخشین لە کەناڵی ئاسمانی پەیامەوە پەخشکرایەوە هەڵبەتە پێشتر لە کەناڵێکی لۆکاڵی چەند ئەزمون و تەجربەیەک هەبوو کە لە کەرکووک ئەوەمان گواستەوە بۆ ئەم کەناڵە پیرۆزە وەتوانیمانە لە ماوەی ئەم 10 ساڵەدا لەم کاروانە پڕشکۆیەدا بەردەوام بین. یەکەم سوپاسی خوای پەروەردگاری لەسەر ئەەکەین و دووبارە پاشان سوپاس و دەستخۆشی و پێزانین و دوعای خێرمان بۆ ئەهلی خێر، بۆ ئەهلی ئیحسان، بۆ ئەهلی سەدەقە، بۆ چاکەخوازان و خێرخوازانی میلەتی خۆمان لە ناوە و لە دەرەوەی هەرێم کە لە ماوەی کاروانی ئەم 10 ساڵەدا توانیویانە دەستبار و یارمەتیدەر و دەستگیری ئەم کاروانە پڕشکۆیە بن. خۆشەویستان وەک ئاماژەم پێکرد ئێمە لە 15/6/2009 یەکەم بەرنامەمان لە کەناڵی ئاسمانی پەیام پەخشکرایەوە و لەو کاتەوە کە ستافێکی بەڕێز ئەو کاتە لە سەرەتاوە کە جێگەی دەستخۆشی دوعای خێرە بۆیان چەند ساڵێک ئەو کاروانیان بەڕێوە بردووە پاشان بوو بە ستافێکی تر بە درێژە پێدەری کارەکانی ئەوان. خۆشەویستانم بە شێوەیەکی ڕابوزەر و خێرا من ئاماژە بەو کار و چالاکیانە ئەەکەم کە لە ماوەی ئەم 10 ساڵەدا لە بەرنامە و یاخود لە دەستگای خێرخوازی بەخشین پیادەمان کردووە کە تا ئێستا توانیمانە سوپاس بەخوای گەورە 133 خانوو دروست بکەین بۆ هەژار و ئەوانەی کە منداڵی بێ باوەڵ بوون زۆربەی زۆریان. پاشان ئەوانەی کە هەژار و نەخۆش بوون لەم دەستگای ئێمە و لەم کاروانە پڕشکۆیی ئێمەدا تا ئێستا سوپاس بەخوای گەورە زیاد دەتوانین بڵێم لە 16,000 نەخۆش و هەژار سوودمەند بوون لەم کاروانە پڕخێری ئێمە و ئەوانەی کە منداڵی بێ باوەک بوون بە دەیەها و بە سەدەها و بە هەزارەها ئەتوانم بڵێم سوودمەند بوون و بەهرەگر بوون و یارمەتیان دراوە بە درێژایی ساڵ لە مناسبەکانە، لە مانگی ڕەمەزانە، لە جەژنەکانە، لە کات و مەوسیمەکانی ترە کە بە ئیزافەی ئەو دەیان و سەدان و هەزار منداڵە بێ باوکە ئێمە نزیکەی 550 منداڵی بێباوکیشمان هەیە کەوا موچەی جێگیر و مانگانیان هەیە بە درێژایی ساڵ لە ڕۆژی خۆیدا و لە کاتی خۆیدا موچەوەرەگرن بەبێ دواکەوتن. ئەوانەی کەوا کەم ئەندام بوون، خاوەن پێداویستی تایبەت بوون یا بە هەر شێوەیەک لە شێوەکان کەم ئەندام بەگشتی نابینا بوو بێ، نابیست بوو بێ یا لە شولارە کەم ئەندامیەکی بوو بێ، خوای گەورە تاقی کرد بێتەوە بە هەموو ئەو بەشانەی کەم ئەندامەوە ئێمە تا ئێستا سوپاس بەخوای گەورە توانیمانە 2400 خێزان لەو کەم ئەندامانە بەسەر بکەینەوە و یارمەتیان بدەین. ئەوانی کە خۆشی درێژخایەنیان بووە لە گورچیلە یاخود نەخۆشی شێرپەنجە یا هەر نەخۆشیێکی تر گورچیلەمان بۆ کورچیلێ خۆی گۆڕی بێزەرعی کردوێ یا نەخۆشیەکەی بەردەوام بوو بێتوانیمانە سوپاس بەخوای گەورە 3400 نەخۆش لەو نەخۆشانە کە لای ئێمە یارمەتی دراون و سوودمەند بوون و ئەوەی کە سەبەتەی خۆراکی بووە لە بەتایبەت لە ساڵدا لە مانگەکانی ڕەمەزانی پیرۆزدا ئێستا توانیمانە 30,000 خانەوادە و 30,000 ماڵ لەو سەبەتە خۆراکیە بەهرەگر بێ و سوودمەند بێ و ئێمە بتوانین بەسەریانە دابەش بکەین. ئەوەی کە کورسی کارەباییە، کورسی شەحنی پێدەڵێن بۆ ئەو کەسانی کە کەم ئەندام بوون یان خاوەن پێداویستی تایبەت بوون، سوپاس بەخوای گەورە ئێمە تا ئێستا توانیمانە 240 کورسی لەو کورسیانە لە هەموو شار و شارۆچەکانی هەرێمی کوردستانە بۆ ئەو کەسانی کە پێویستیان پێ بووە و کەم ئەندام بوون یا خۆت خاوەن پێداویستی تایبەت بوون، ئەو کورسیانیان بینێ بە خۆشحاڵیەوە کە توانیمانە بەسەریانە دابەش بکەین. و پرۆژەی بەرچاو و گەورەی ئێمە سوپاس بەخوای گەورە کە پێشتر کۆمەڵگایەکمان هەبوو، کۆمەڵگایەکی پزیشکی لە شاری سلێمانیدا نزیک بە 4 ساڵ کار و پرۆژە و چالاکی و لەو بوارەی سێکتەری تەندروستی توانیوەتی خزمەتێکی باشکە و دوایی ئەو بیرۆکەیەمان گۆڕی و فراوانمان کرد بە دانانی نەخۆشخانەیەکی مۆدرێن و گەورە و سەرکەوتوو و بەرچاو بە هەموو پێداویستی و بە هەموو بەشەکانیەوە کە سوپاس بەخوای گەورە ڕۆژ بە ڕۆژ لە پێشکەوتن و لە پێشەوە چووندایە ئەو نەخۆشخانەیەکە لە شاری سلێمانی دامان ناوە جێگەی ئیقباڵ و جێگەی پێشوازی هەموو هەزارەها نەخۆش و کەم دەرامەتە بە شێوەیەکی خێرخوازی کە دامان ناوە و لە پاڵ نەخۆشخانەکەشدا ئێمە 3 کۆمەڵگای پزیشکیمان هەیە لە شارەکانی کەلار، لە هەڵەبجەی شەهید و لە شارۆچکەی چەمچەماڵ کە ئەو دوو کۆمەڵگای کەلار و هەڵەبجە ئەوە چەند ساڵێکە بە فیعلی ئەکتیڤن و بەردەوام لە کار و خێر و ممارەسەی کاری خۆیاندان و ئەوەی چەمچەماڵیش سوپاس بەخوای گەورە چەندمانیان کە زۆرێک لە بەشەکانی کەوتۆتە کار کە ئومێد دەکەین ئینشاءڵڵا لە چەند ڕۆژی داهاتوودا بە تەواوی ئەویش هەموو بەشەکانی بکەوێتە کار و بێتە جێگەی سوود و کەڵک و قازانجی ئەو دەڤەرێکەوە لێمانداناوە مەنتیقەی چەمچەماڵ و تەرکیە و شۆڕش و ئەو ناوەیە و لە سێکتەری پەروەردەدا ئێمە ئەم
ئەمساڵ سوپاس بخوای گەورە توانیمان 12 قوتابخانە نۆژەن بکەینەوە بە گوێرەی پێویستی تایبەتیەکانی داواکاریەکانی خۆیان هەبووە بۆ یاخ بووە جمسنبۆرد بووە کە کاری کارەبایی بووە هەیەە پێداویستی لۆجستی پێویست بووە لە کۆمپیوتەر و لە ئامێری کۆپیکردنەوە یاخود هەر وەسائلێکی تر پێداویستێکی تر لە ناو پۆلی قوتابیەکانە کە پێویستیان پێبوو بێ ئێمە بە گوێرەی پێداویستی و بە گوێرەی تەڵەبی خۆیان کە توانیمانە سوپاس بخوای گەورە 12 قوتابخانە نۆژەن بکەینەوە بەو شێوەیە کە بۆ خۆمان بڕیارمان لەسەر داوە بۆیە ئەم کاروانەی ئێمە تا ئێستا سوپاس بخوای گەورە 10 ساڵی تەمەنی بەڕێ کرد و پێمان ناوەتە ساڵی 11 و سوپاسی تەلەڤیزۆنی پەیامیش ئەەکەین کە چەند ساڵ بە درێژایی ئەم 10 ساڵە توانیوێتی سەنگەرێکی پتە و بەهێز بێ بۆ ئەم کارە خێرەی ئێمە خوای پەروەردگار هەموو لایەکمان سەربەرز و موفق بکات ئین شاء الله والسلام عليكم ورحمة الله وبركاته. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 11 0 965 0 723 25 55. بەنای خۆی گەورە و میهرەبان بە بۆنەی ساڵیادی دامەزرانی دەستگای خێرخوازی بەخشین پیرۆزبایی لە تەواوی خەڵکی هەرێمی کوردستان دەکەم بە تایبەتی خەڵکی هەژار و نەدار و نەخۆشان و بێباوکان و خاوەن پێداویست تایبەتەکان. دیارە دەستگای خێرخوازی بەخشین لەم 10 ساڵدا توانیوێتی کۆمەڵێک پرۆژە و کار و بەرنامەی باش ئەنجام بدات لە هەرێمی کوردستان لە تەواوی شار و شارۆچکەکان خزمەت بە تەواوی چین و توێژەکەم کات لە خەڵکی هەژار و نەدار واروەها بێباوکان خاوەن پێداویستە تایبەتەکان واروەها نەخۆشان و ئەو لێ قەوماوانەی کە ڕویان لە هەرێمی کوردستان کرد لە کەمپەکان نیشتە جێبوون دەستگای خێرخوازی بەخشین توانی هاوکاری باشیان بکات و هاوکاری سەرەتایان پێ بگەێنێت. دەستگای خێرخوازی بەخشین کۆمەڵێک بەشی کردوتەوە بۆ ئەوەی خزمەتی تەواو بە خەڵکی هەرێمی کوردستان بکات. یەکێ لە بەشەکان بەشی بێباوکانە کە لە 9 شار کەفالەتی مناڵین بێباوک دەکاتن. ئەم کەفالەتکردنە دیارە بە دوو شێوە دەبێتن. شێوەیەکیان ئەوەیە کە خێرخوازەکە ڕاستەوخۆ مانگانە کەفالەتەکەی دەگەێنێت بە نووسنگەکان و لەوێشەوە دەدرێت بەو مناڵە بێباوکانە و بەشێکشتیان ئەوەیە کە بەشەکەی تر ئەو بڕپارەیە کە ساڵانە کۆ دەکرێتەوە لە سندوقی تایبەتی بێباوکان لە تەواوی شار و شارۆچکەکان. ئەم پارە کۆ دەکرێت تا 1 ساڵ لە 1 ساڵ دوای دابش دەکرێت بەسەر مناڵانی بێباوک کە دیارە لای ئێمە کۆمەڵێک پلەبەندی هەیە بۆ کەفالەتکردنی مناڵی بێباوک. ئەویش پلەبەندیەکان ئەوەیە کە ئەم خانەوادەیەکی هەژار بن یاخود کرێسی بن یا مناڵی زۆر بێ مناڵەکان کەس بێن کاسبکاریان نەبێ موچیان کەم بێ ئەمانە لە سەرەتاییدا دەندرێتن ئەوانە کەفالەت دەکرێت دواتر بە پلەبەندی تا
خەرچیلکەی بەدواوە دێت و مناڵی بێباوکی تر کەفارەت دەکرێت. دیارە جگەلەوەی ئێمە لە کەفارەتکردن کە دەمانا بۆ مناڵانی بێباوک بیرمان لەوە کردوتەوە بتوانین بۆ خۆیان بژێوی ژیانی خۆیان دابی بکەن، ئەویش باکردنەوەی خولی درومان بۆ زۆربەی لەو سەرپەرشتیاری مناڵە بێباوکانە کە خولی درمانیان فێر بکەن و دواتر مەچینەکان لە دەستگای خێرخوازی بەخشین پێ بدەین بۆی بتوانن لە ماڵەوە کاری خەیاتی و درومان بکەن و بتوانن وەکو بژێوی ژیانی خۆیان پێدابین بکەن. توانم بڵێم نووسنگەکانی دەستگای خێرخوازی بەخشین کە پێکاتون لە 42 نووسنگە کە کاری قورسی ئەم دەستگای لە سەرشانی ئەم نووسنگانەیە کە جێبەجێ بکەن. نووسنگەکان کاریان بریتە لە ڕاپەڕاندنی ئەو پرۆژانێک کە لەلایەن لیژنەی دەستگای خێرخوازی بەخشینەوە بڕیاری لەسەر دەدێتن و نووسنگەکان جێبەجێ دەکەن. ئەم نووسنگانە کاریان بریتە لە کار ئاسانیکردنی کۆمەک و یارمەتی و هاوکاریەکانی خەڵکی خواپێدا و بۆ گەاندنی بە دەستگای خێرخوازی بەخشین لە تەواوی شار و شارۆچکەکان کە 42 نووسنگەمان هەیە، واروەها ئەو خەڵکەی کە هەژار و نەدار و نەخۆش و کەم ئەندامە سەردانی ئەم نووسنگانە بکەن لە شارەکەی خۆیان لەوێن دەرناویان تۆمار بکەن و دواتر لەلایەن لیژنەوە هاوکاری بکرێن. ئەمانە کۆمەڵێک بەش بوون لە دەستگای خێرخوازی بەخشین کە لە ماوەی ئەم 10 ساڵەدا سوپاس بەخوای پەروەردگار خزمەتێکی بەرچاوی کردووە لە هەرێمی کوردستان توانیوێتی تا ڕادەیەک دڵی خەڵکێکی زۆر لە نەخۆشان واروها لە بێباوکان و لە خاوەن پێداستی تایبەتەکان دڵخۆش بکاتن و داواکاری لە خوای پەروەردگار ئەم کارە لە ئێمە و لە خێرخوازان قبول بکاتن. بەخشین نەوای بێکەسان. سوپاسی خی گەورە دەکەین کە دەستگاکەمان ماوەی 10 ساڵ بە بەردەوامی توانیوەتی بەردەوام بێت لە خزمەتکردن، 10 ساڵ بەردەوام بێت لە ساڕێژکردنی برینەکان، 10 ساڵ بەردەوام بێت لە گەڕانەوەی بزە بۆ مناڵانی بێباوک، 10 ساڵ بەردەوام بێت لە هاوکاریکردنی هەژاران و نەداران. توانیوەتی 10 ساڵ بەشێکی بەردەوام خزمەتکە بە سەرجەم توێژە کەم ئەندامەکان، سەرجەم نەخۆشە درێژخایەنەکان. ئەمەش بەهۆی ئەو خێرخوازە بەڕێزانەی کە توانیویان هاوکاریەکانیان بگەێنە نووسنگەکانی ئێمە لە کوردستانە 42 نووسنگەمان هەیە. لە ڕێ ئەم نووسنگانەوە فۆرمی نەخۆش وەرەگیرێ، فۆرمی کەسی هەژار و نەدار و خاوەن پێداویستی تایبەت وەرەگیرێ. ئەو کەسانەی کە داواکارن سوودمەند بن لە ئێمە لە ڕێی نووسنگەکانمانەوە پەیوەندیمان پێوەکەن و فۆرم پڕەکەنەوە. بە هەمان شێوە خێرخوازەکانی لە ڕێگەی نووسنگەکانەوە خێرەکانیان دەگەێنە ئۆفیسی سەرەکی ئێمە بە پێ ڕێنماکانی ئێمە لەم 42 نووسنگەیە ڕێنمایشی وردی ئیداری و ڕێنمایشی زۆر پتە و کە توان بە شێوەیەکی سیلسلەی بە شێوەیەکی زنجیرەیی ئەو هەم فۆرمەکان هەم کۆمەچیەکان دەگاتە لای ئێمە و ئێمەش دەتوانین ئەو پرۆژە گەورانەی کە ئێستا بەخشین هەیەی و خاوەنێتی و بەخشین ئەو کارە گەورانی کرۆتی بەردەوامی پێ بدرێت کە خێرخوازان لە ڕێی ئێمەوە بتوانن خزمەتەکانیان بە شێوەیەک بێ کە بیپێکێ خێر ئەو پارێکایکەی بەخێر دەری هێنی لە گیرفانی خۆتە بە دەرهێنانی لای خۆی گەورە ئەنووسرێ پاداشەکەی وەرەگری بەڵام بیپێکی پاداشێکی زیاتری هەیە دڵی کەسێکی تر خۆشەکەی. ئەو پرۆژە گەورانی کە دەستگای بەخشین هەیەی وەک نەخۆشخانەی بەخشین وەک ئەو کۆمەڵگەیانی کە لە شار و شارۆچکەکانە کردومانەوە بۆ سعرە هەرزانی خزمەتی هەژار و نەخۆشەکە. بەڕاستیۆک ئەو پرۆژانی کە هەیە ئێمە توانیمانە لە کاتی حاڵی نەئاساییدا وەکو بۆ مەلەرزە وەکو ئاوارەبوونی ئەو خەڵکە ئێمە توانیمانە هاوکارێکی لۆجستی بەپەلە بگەێنە ئەو خەڵکە وەرزگاریشیانکەین. زۆر پرۆژەی ترمان هەیە پرۆژەی قوربانی پرۆژەی تر ئەمە هەمووی ئەم پرۆژە گەورانە لە شتێکی بچووکەوە لە هاوکارێکی بچووکەوە کە خێرخوازان ڕۆکە نووسنگەکانی ئێمە و لە ڕێی پرزگەکانی ئێمە وەرەگیرێت بە وەسڵی ئێمە هەمووی مۆری پێوەیە ڕقەمی لەسرە بە پێی پسولەی تایبەتی وەرەگیرێ بە پێی ئەو پسولانە
کۆ ئەکرێتەوە دێتە لامان سیستەمێکی ئیداری توندی ڕێکپێکمان هەیە بۆ بەڕێوەبردننی ئیش و کارەکانمان لەبەر ئەوە هیچ شتێک لە ئێمە ون نابێ بەردەوامی کارەکان ئێمە پەیوەندە بە بەردەوامی خێرخوازانەوە تا خێرخوازان بەردەوام خێر بکەن تا خێرخوازان پارەکان بگەن دەستی ئێمە بە ئامانەتەوە ئێمە گەینە شوێنی خۆی لەبەر ئێمە سپاسی خێرخوازانەکەن ئەکەین بەردەوامی خێر بەخشینی ئەوان بەردەوامیە بۆ ئێمە تا ببەخشن بەخشینیش بەردەوام ئەبێت تا ببەخشن بزە ئەگەرێتەوە بە مناڵانی بێباوک تا ببەخشن خێر و خۆشی و دڵخۆشی ئەگەرێتەوە ئەو ماڵانەی کە تاریکە ماڵەکانیان ماڵەکان دڵخۆشی تیانە بە بەردەوام ئێمە داواکارین لەو خێرخوازانی کە لە مانگی ڕەمەزانە لە غێری مانگی ڕەمەزانە خێرەکانیان پەرژ و بڵاو نەکەن لە دەستگایەکە بە تایبەتی ئێمە لە دەستگای ئێمە بێ هەر دەستگای تر بێ سوپاسیانەکەین بگەین ئێرە ئێمە ئەتوانین بە پارەکەمەکەی ئەمان بە پارەکەمەکەی کەسێکی تر پرۆژەی گەورەی لێ دروستکەین. ئەوەی کە بینیتان خەرمانبەرەکەی ئێوەی ئازیز و خێرخواز و بەخشندە بوو کە لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشینەوە پێشکەشی هەژاران و نەداران و منداڵانی بێباوتان کرد لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا. ئەو دەستگایەکەوە ئێوەی خێرخواز و بەخشندە دۆستی هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان سپۆنسەری دەکەن و بە بەردەوام هاوکاری و کۆمەچەکانتان لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئاڕاستەی دەستگای خێرخوازی بەخشین دەکەن. بۆی لێرە وەک دەستگای خێرخوازی بەخشین سوپاس و پێزانینمان بۆ ئێوەی خێرخواز و بەخشندە هەیە کە بەبێ جیاوازی هاوکاری و کۆمەچەکانتان ئاڕاستەی ئەم دەستگایە کردو و لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دەستگای خێرخوازی بەخشینیش وەک بینیتان لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی خێرخواز و بەخشندەی ئاڕاستەی هەژاران و نەداران و منداڵانی بێباوک و خاوەن پێداویستە تایبەتەکان کردووە بۆی هەر کاتێک دەبەخشن دڵنیابن خەرمانبەرەکەتان زیاد دەکات و ڕۆژ لە دوای ڕۆژ هەژاران و نەداران دڵخۆش دەکەن. هیوادارین ئێوەی خێرخواز و بەخشندە لە ساڵی ئایندەدا زۆرترین هاوکاری و کۆمەچی هەژاران و نەداران بکەن و بۆی بتوانین ماڵە هەژار و نەدار و منداڵە بێباوکەکان دڵخۆش بکەین. لێرەوە سوپاس و پێزانیمان دووبارە بۆ ئێوەی خێرخواز و بەخشندە بە هیوایکاری باشتر و چاکتر. ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و
ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. ناوی خوای بەخشندەی میهرەبان، بینەران و بیسەرانی خۆشەویست، سڵای خوای گەورەتان لێ بێوم، کاتتان باش. دەستگای بەخشین بەردەوامە لە جێبەجێکردنی پرۆژەکانی لە سەر جەمشار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. لەو میانەیەش دامڕۆ لە ناحیەی شۆڕشی سەر بە قەزای چەمچەماڵ خولێکی دوورمانی بۆ زیاتر لە 30 خانمی سنوورەکە کردووەتەوە کە بە وتەی خۆیان سوودێکی زۆریان لەم خولە بینیوە و بۆ پێی ناحیەی شۆڕش خاوەنی ژمارەیەکی زۆر لە کەسوکاری شەیدان و ئەنفالکراوانە. من ئەمێ بچمە لای ئەو خانمانی کە بەشدار بوون لە خولەکە بزانی تا چەند سوودیان بینیوە و تا چەند دەتوانن لەمە دووە وەکو بەرگ دوورێک ئیش بکەن لە شوێنەکانی خۆیان، لە شوێنە گشتەکان لە ماڵەکانیان وەکو سەرچاوی داهاتێکم پیشەیە بەکاربێنن. ئێوەش هاوڕێما بن، لەگەڵما بن، فەرمونون. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا دەستخۆشی لە ئەنجومەنی شۆڕشی کۆمەڵی ئیسلامی دەکەین کە هەڵسان بەکردنەوەی ئەم خولانە. خی گەورە پاداشی بە خێریان باتەوە کە ئەزیێتیان کێشاوە و هەستاون بەم ئەکا. ئێمە تقریب 25 کەس ئەبین لەم خولەدا. سەرەتا من خۆم هەر هیچم نەئەزانی بەڕاستی، هەر نەمەزانی تەقەڵ لە دەروام بدەم بە مەکینە، هەر مەکینە ئیشم نەکرد بوو. ئێستا سوپاس بۆ خی گەورە جلی کوردیم دووریوە، ئەوە هێنامە بۆ مامۆستا مەشغەڵ، خی گەورە پاداش بە خێری باتەوە مامۆستا مەشغەڵ فێری ئەم خەیاتی و دوورمانی کردین. الحەمدلله ئەمڕۆ عابایەکم دووریوە هێناومە. سوپاس بۆ خی گەورە کە سەرەتا هیچم نەزانیوە، سوودێکی زۆر زۆرم بینیوە لەم خولەدا. زۆر سوپاسی بەخشینیش دەکەین کە مەکینەکانمان پێ ئەدەن کە ئێمە ڕاستە فێر خەیاتی بووینە، ئەگەر بەڵام بەردەوام نەبین مەکینەمان نەبێت لەوانەیە لەبیرمان بچێتەوە. بەس خی گەورە پاداشیان باتەوە، مەکینەکەشیان پێداوین بۆەوەی بەردەوام بین و زیاتر فێریشتی تریش ببین و سوودی لێ ببینین ئینشاءالله. واللهی تا حدێکی زۆر پێویستە خی گەورە پاداشیان باتەوە. تەنەهای کەس وەکو ئەم کەسانە کە لێرە لەم خولەدا بەشدارن وەکو خۆم بە تایبەت پێویستمان بەوەیە کە خولی ئەوها بکرێتەوە، خولی تریش لە بوارەکانی تریشدا بکرێتەوە. زۆر زۆر پێویستە بەڕاستی. الحەمدلله کە من خەیاتیم نەدەزانی و ئێستا الحەمدلله ئەمڕۆ عابایەکم بۆ خۆم دووریوە، یان دەستێ جلی کوردیم دووریوە. زۆر زۆر سپاس بۆ خی گەورە، زۆر زۆر باش بوو. سەرەتا بە خێراتتان دەکەم، دەستخۆشیش لە مامۆستاکەمەکەم بۆ کردنەوەیان خولە و هیوادارم بەردەوام بن. من وەک بەشداربوویەکەم خولە پێشتر ڕاستەکەی هەر دەستم پێوەی نەدابوو، هیچ فێر نەبوو بووم، هەر نەمەزانی چۆن بیبڕم چۆن بیدورم. بەڵام لەم خولەوە فێر بووم کە متمانم بە خۆم هەبێ و دەست پێ بکەم هەر کارێ بێتن، هیچ ئافرەتێک بێتوانە نییە، بەس هەوڵدانیوێ ئەگەر هەوڵ بدەین هەموو شتێک فێرەبین. من خۆم هەرام شەو لە خۆشی دوورینەکەی هەتا 2 شەو خەرێک بوومە 5 پارچەم دووریوە. تر هەوڵە دەم لەمەوە شتی زیاتر فێر بم، خۆشیان لێکم، یعنی هەتا لە توانان نابێ هەوڵمانە، ینی هەوڵیان داوە لەگەڵمانە فێر ببین، چیشمان نەزانی بێ پرسیارمان کردو و یارمەتیمانیان داوە چ بە وەرەقە بێت بە قماش بێ، ینی فێر کراوین. بەرپێدان ینی توانەکانی ئافرەت نەک ئەم خولا، ینی خولی دوورمان هەر خولێکی تر بێ، ینی بۆ فێربوونی ئافرەت پێویستە. هەنێ ئافرەت هەیە توانە لە ڕادەبەدەریانەیە، ینی لە ڕێی خولێکی ئاهەوە توانن چۆملی توانەکانیان دەربخەن. هیوادارم نەکەم خولە خولی زیاتریش بکەنەوە. خدای بەخشندۆی میهرەبان، دیارە ئێمە ئەمڕۆوەکو ئەنجومەنی شۆڕشی کۆمەڵی ئیسلامی کۆتاییمان هێنا بە خولی پێنجەمی دوورمان لەم سنوورەیە. دیارە ئێمە ئەم خولەمان بە شێوەیەکی بەردەوامە، بە شێوەیەکی بەردەوام ئەکرێتەوە، بەردەوام ناو ئەنووسین. هەر ئەم جارە کافرەت دێ لە دوای 2 ڕۆژەوە کەسی تازە وەرناگرین، بۆ جاری ناوەکانیان ئەنووسین بۆ جاری دووەم. بۆیە هەر لە هەر خولێکمانە لە 30 نەفەر بەسەرەوە، لە 25 بۆ 30 نەفەر بۆ 40 نەفەر هەر جاری ئەوەندە بەشداربوومان هەبووە. دیارە ئێمە ئەم خولەمان کە بە شێوەیەکی بەردەوام بۆ هەموو ئافرەتێکە
ئەوانەی کە هاوسەریان لە ژیانە نەماوە ئێمە بە سپۆنسەری بەرنامەی بەخشین مەکینەی دوورمانیان پێ ئەدەین و ئەوانەشی کە هاوسەردار نین یاخود هاوسەران لە ژیان نەماوە ئەوە لە بەرامبەر بڕێکی کەمی پارەیە بەشدار ئەبن لە خولەکەیە و ئێمە لەم خولەیە بە شێوەیەکی توێری و کردداری ئەم خولە ئەخوێنین لەگەڵ فقهی بازارسازی و فقهی جلوبەرگی ئافرەتانە کە بەردەوام بین لەگەڵ ئەوەیە بۆ ماوەی چەند ڕۆژێک بەردەوام ئەبێ هەوڵەدەین ڕۆژ نەخەینە بینی خولەکەمانەوە لەبەرەوەی زۆرێک لە ئافرەتانڵن کە ڕۆژکەوتە بین ئێمە بیرمانەچێت و ناتوانین لەگەڵی بەردەوام بین بۆیە بەم شێوە بە شێوازێکی تەواو بەردەوامە بین. دواتریش بەگوێری توانە پێیان ئەڵێن کە هۆکاری ئیش نەکردنی مەکینەکەت هۆکارەکەی چیە ئەگەر دەرزیە بچڕێنێ ئەگەر دەزۆکە چۆنە خەیتە سەر دەرزەکە بە هەمان شێوە پێیان ئەڵێ و زۆرینیان هیچیان نەزانێت و کاتێک لێرە ئەڕۆنەوە کە من ڕۆژانە سەرەتا لەسەر وەرەقە فێریانەکەم بەڵام ڕۆژانش شتیان بەرچاو ئەبڕم بە کاتێک قماش ئەهێنن بۆیان ئەبڕم کاتێک خۆیان سەیری دەستیانەکەم ئێستا و نمونەیەکی زۆر باشیان هێنا گەر سەیرکرد زۆر بە شێوەیەکی باش فێر بوونە ڕاستە سەرەتا کە دێنەگەر خۆیشان قسەیان لەگەڵ بکەن یعنی باسی ئەوە ئەکەن کە چۆن بوونەوە ئێستا لە چه ئاستێکی دوورمانان بە شێوەیەکی زۆر باش سپاس بەخوای گەورە پێش ینی ئەچنە پێشەوە فێریش بوونە. بەڵێ زۆر سوودن بینیوە لێ من یەکەم جارم بوو بەشداریم کرد و فێر بووم لە بڕین لە ڕێگەی مامۆستاکان و لە بڕین چ بە کاغەز بێت چ بە قوماش بێت و بەشداریم کرد لە خولەکە زۆر سپاسی مامۆستاکان مەکەم هیوای سەرکەوتنیان بۆ خوازم بە هیوای خولی زیاتر و زیاتر بەردەوامی کردن. زۆر زۆر پێویستە بکرێتەوە بۆ فێربوون خەڵکی ئەم منتیقا هەمووی کە سوکاری شەهیدا هەمووی پاشماوەی ئەنفالە هەمووی پێویستی بە هاوکاریە بۆ فێربوون. زۆر سپاسی دەستگای بەخشینەکەم بەرپرسی لقی بەخشین مامۆستا جوبرائیل سپاسیانەکەم بەڕاستی ئەمانە هەمووی بێوەژنن هەمویان بەشداری بوون لێرە هەمویان پێویستیان بە هاوکاریە هاوکاریەتی مەکانەکەن بە پێدانی مەکینەیەک بۆ هاوکاریکردن یان من بەخۆم مەکینەم هەیە لە ماڵەوە نەمدەزانی بیکەم لە ڕێگەی کردنی خولەوە لە ڕێگەی مامۆستاکانمەوە بەشداریم کرد و فێربوومە و ئێستا ئەتوانم بۆ خۆم جل بدورم. سوودێکی زۆرمان لێبینیوە بەڕاستی نمونەتان هەر زیاد بێ سوودی باشم لێبینی وە فێر دوورمان بووم فێر بەستنی مەکینە بووم خۆم پێشترش ئەمزانی بەڵام ئیسا زۆرتر باشتر. وەڵای مامۆستاکان زۆر ماندوو بوون زۆر باشن زۆر بە حورمەتن زۆر ئینسان زۆر ڕێک و پێکن ڕێزیان لێمان گرتووە کاتێ هاتوون ڕێزیان لێمان گردووە ئێمەش ڕێزیان لێ ئەگرین ئێمەش یا ڕەبی نمونەی کۆمەڵی ئیسلامی هەر زیاد بێ خولی ترش بکەنەوە و خەڵکی ترش سوودی لێوەرگرێ نەک هەر ئێمە سوودی لێوەرگرین و هەر خەمی خۆمانمان بێ ئەبێ خەمی ئەوانەی تریشمان بێ کە سوودیان وەرنەگردووە ئیشەڵا نمونەتان هەر زیاد. وەڵاین لە ناحەیە شۆڕش پێویستی بەوەیە خولەکان هەموو مانگێ بکرێتەوە و لە ساڵانە 2-3 جار بکرێتەوە لەبەرەوە خەڵکی هەژار و فەقیر سوودی لێوەربگرێت. دەستگای خرپازی بەخشین هەڵساین بەکردنەوەی خولێک بۆ 20 ئافرەتی بێسەرپەرشتیار لەگەڵ چەند ئافرەتێکی ترە بەڵام ئێمە مەبەستمان لە ئەوانەی بێسەرپەرشتیارە زۆر جاکە لە بەشداری خولی شەکەن بەڵام کە دوای ئەڕۆن ماڵ خەیاتیان لەبیر ئەچێتەوە لەبەرەوەی ئەمە توانای کڕینی مەشینەکانیان نییە لەبەرەوە ئەم سنوورێمە سنوورێکی هەژارنشینە جێگای ئەنفال و شەهید و خەڵکەکەی زۆری هەژارە ینی بە گۆری کە خەڵکی هەژارە کەمتر یارمەتی ئەمانە لێ زۆری موچیان نیە داهاتیان بەشی ماگانیان ناکە ئێمەش ئامانجمان
بە زووزوی خولەکەینەوەی ئامانجمانەوەی خەڵکەکە ئەگەر بێت و سەرچاوی دارایەکی کەمیش بێ سەرچاوی دارایەکی کەم بێ بۆ ژیانیان کەمێ ژیانیانی پێبەرنە ڕێوە ئەمەش ئامانجەکەمان زیاترەوەی خەڵکی ئەم سنوونە ینی زۆری هەژارە بۆی ئێمە زوو دەوراکەینەوە دەورەکانمان ئەوانەی کە بۆ لە ڕێی بەخشینەوەکرێمە هەمومان مەکینەکانیان نەبینێ بەڵام دەورەکانمان جاروایە دەورێتی شەگەن خەڵکیشی تێکەڵاوە ئیسەی ئەمڕۆ 30 نەفەر بەشداریکە 20 بێ باوکانە ئێمە سەرمەکینە ئەو دەیەکەی تری هەرخوان بەشداریان کردو بۆ فێر بن بۆ لەو دەوریاخوای گەورە پاداشتی مامۆستاکانیشمانداتەوە ئەوانیش ئەنجومەنی خوشکانخوای گەورە پاداشتیاندا دەمەشقەڵ وەکو مامۆستایان و هەموو ئەو بەشە بەڕاستی زۆر یارمەتی ئەمە دون یارمەتی ئەم لەگەڵ ئێمە گونجاون و زۆر یارمەتی بۆم دەورانە بەبێ بەرامبەرخوای گەورە پاداشتیانداتەوە نمونەی ئەوانی زیاد کە سەرفراز دنیا و قیامەت بن ئەمە دووەم خولە مانگی پێش خولەترمان هەبوو ئەمە دووەم خولە لەبەرەوەی من لەبەرەوەی ئەم سونە زیاد فەقیرەمە خولەکەمان زووزووەکەینەوە خی گەورە پاداشتی برایانی بەخشیشماندان لەسەرەوەش یارمەتی ئەماکەن ئەگەر یارمەتیمانەکەن ئێمەش ناتوانێتەوە زوو خولەکانمان بکەن و خی گەورە نمونیان زیاد کەیاڕن